کاتێک کە باز لە کرێکاران دەکرێت هەمووی کرێکاران دەزانن کە گرێبەستی کاتی وە سپی ئیمزا سەنەدی کۆیلەتی کرێکارانە. لەم ساڵانەی دواییدا بە شوێن سیاسەتی ئابووری حکوومەتی ئیسلامیدا خاوەنکاران بە پشتیوانی ڕاستە و خۆی دەوڵەت وێ ڕایدەرکردنی بەرینی کرێکاران ئیستیخدامەکان و هێنانە سەرکارەکانیان زۆرتر بە بەستنی قەراردادی کاتی ئەنجام دەدەن. ئامارە ڕسمیەکان لەم بوارەوە دەیسەلمێنن کە 90% قەراردادی کرێکارانی سەرتاسەری وڵات کاتین و بەکردەوە قەراردادی دایم جێگای خۆیان داوە بە قەراردادی کاتی لە وڵاتی ئێراندا. زۆربەی گرێبەستەکان بە شێوەی 3 مانگە، 6 مانگە و 9 مانگەن. ئەم دیاردەیە لە ساڵی 68 بەملاوە هاتوۆتە نێو بازاڕی کاریێنانەوە و بە شوێن ئەودا خراپترین جۆرەکەی واتە قەراردادی سپی ئیمزاش ئێستا بە شێوەیەکی بربڵاو پەرەیسەندووە. ئەگەرچی کە لە ئێرانی ژێر حاکمیەتی ڕژیمی ئیسلامیدا دەریچەیەکی گەلێک بچووک لەباری قانونیە و بۆ دیفاع لە مافی کرێکاران بوونی هەیە، بەڵام قەراردادە کاتیەکان ئەم کەلێنە بەرتەسکانەش بەڕووی کرێکاراندا دادەخەن. مەطلوبیەتی ئەم جۆرە قەراردادانە بۆ خاوەنکاران لەوەدایە کە ئەوان لە کۆتوبەندی ئەم باریکە ڕێیانەی تەعهودی قانونیش سەبارەت بە کرێکاران ڕزگار دەکات. لە زۆربەی هەرە زۆری قەراردادە کاتیەکاندا کرێکاران لە مەزایای وەک حەقی بیمە، حەقی ئەولاد، مافی مەسکەن، بیمەی بێکاری و زۆر شتی تریش بێبەش دەبن. دوای کۆتایی هاتنی قەرارداد کرێکاران لەم کارگەیەدا هیچ پلە و پایە و مافێکیان نییە و ئەمە لە حاڵێکدا کە ڕەوتی کار و بەرهەمهێنان و پێویستی بە کرێکار لە ناوەندی کاردا هەروە درێژەی هەیە. قەراردادی کاتی کار تەنیا بە تەشخیص و بە ڕەزامەندی خاوەنکار دەکرێت نوێ بکرێتەوە و یان کرێکارێکی دیکە بهێنرێتە جێگای. لەم شێوەیەدا کرێکار هیچ جۆرە ئەمنیەتێکی پیشەیی ناتوانێت هەبێت و لە ئاکامدا بۆ ژیان و داهاتووی ناتوانێت هیچ بەرنامەیەکیشدا بنێ. ئێستا لەوە واوەتر ئەگەر تمیشا بکەین بە بەستنی قەراردادی کاتی کرێکار، ئەوە کرێکار بەردەوام دەبێت گوێ بە فەرمان بێت و ملکەچ بێت. هەر چەشنە ناڕەزایەتێک لە بارودۆخی کارەکەی یان تەنانەت ئاماژەکردن بە قانونی کاری درۆینەش دەتوانێت ببێتە هۆی بێکاربوونی لە کۆتایی قەراردادا کاتی و کەماوەکەیدا. خاوەنکاران بە زێدەخوازی لە ڕادەبەدەریان کە بۆ بەدەستێنانی قازانجی زیاتر و کەڵەکەکردنی زیاتری سەروەت هەیەە بە شوێن هێزی کاری هەرزان و داسەپاندنی شەرایەتی دژوارتردان بەسەر کرێکاراندا و قەراردادی کاتی ئەم پێویستیەی سەرمایەداران بە باشترین شێوە دابین دەکات. قەدەغەبوونی قەراردادی کاری و قەراردادی سپی ئیمزا ویست و داواکاری ڕاستەقینەی جەماوەری کرێکارانە و پێشڕەوان و هەسوڕاوانی کرێکاریش بەردەوام جەختیان لەسەر کردوێتەوە، بەڵام بەهۆی نەبوونی ڕێکخراوی سربەخۆی کرێکاری ئەم داواکاریە نەبووە کۆسپێکی جدی لە بەردەم سوء ئیستفادە لێکردنی خاوەنکار لە هێزی کار و لە لایەکی تریشەوە دەوڵەتیش بە پشتیوانی یاسایی بەکردەوە دەستی خاوەنکارانی قازانجپەرستی بۆ چەوسانەوەی زیاتری کرێکاران لە ڕێگای جۆرا و جۆرەوە لەوانە بەستنی قەراردادی کاتی کاری بەکراوەی هێشتوتەوە. هەڵبەت لە هەندێک لەو حاڵەتانەدا کە بە ئاشکرایی مافەکان پێشێل دەکرێن کرێکاران ناچارن کە شکایەت بکەن. نەبوونی هیچ چەشنە زەمانەتێک لە قانونی کاردا بۆ دیفاع لە مافی کرێکاران، هەروەها فراهەمبوونی بوارەکانی سوء ئیستفادەی خاوەنکاران لە بوونی ئەرتەشی زەخیرەی بێکاران و پشتیوانی دەوڵەتیش لە خاوەنکاران بۆتە هۆی ئەوەی کە قەراردادەکان لە بازاڕی کاردا بە تەواوەتی یەکلایەنە ببەسترێن و تەنیا دابینکەری قازانج و بەرژەوەندی خاوەنکاران بن. لەم شێوەیەی تەنزیمکردنی قەراردادە کاتیەکانی کاریشدا هیچ مادەیەکی قانونی کە بە قازانجی کرێکاران بێت بوونی نییە و شرکەتە پەیمانکاریەکان لە دەوری هەموو جۆرە چاودێریەکدا لەم ڕێگایەوە دەستە دەنە تاڵانکردنی هێزی کاری کرێکاران. بۆیە زیادکردنی ئەم جۆرە قەراردادانە بۆ کرێکاران گەلێک زیاتر لەوەیە کە تا ئێستا توێژینەوەی لەسەر کرابێت. هەر ئەو ئامارە نیوە و ناتەواوانش نیشانی دەدەن کە زیاترین ڕووداوی سەرچاوەگرتوو لە کارەوە لەو شوێنی کارانە و ئەو کارگایانەدا ڕوەدەن کە کرێکارەکانیان مەشمولی قەراردادی کاتی و سپی ئیمزان و بۆ ئامۆزشدانی و فێرکردنی ئەم کرێکارانە لەلایەن خاوەنکارەوە هیچ کارێک نەکراوە. ئەم کرێکارە
و زۆرێک لەم ئەم کرێکارە سەدەمە دیتوانە لەو کارگانەدا و یان بنەماڵەی قوربانیان لە وەرگرتنی هەر جۆرە خەسارەتێک لە خاوەنکاران بێبەش دەکرێن چونکە مەسەلەکە هەر لێردا کۆتایی نایەت. زۆربەی خاوەنکاران بە لە بەرچاوگرتنی نیازی زۆری کرێکاران بە دۆزینەوەی کار هەندێک جار ناچاریان دەکەن تا 3 مانگ بەبێ حقوق و مەزایا کار بکەن. لەوێ وەکە قەرارداد دەستپی ئیمزاکانی خاوەنکار بە کەیفی خۆی کاتی کارەکە کەمتر لە 3 مانگ دەنووسێ کە گەر هاتوو لەگەڵ بازڕەسیەکی ڕواڵەتیشدا بەرە ڕووبووەوە خۆی زیانی بەرنەکەوێ. لەلایەکی دیکەشەوە کرێکارەکە نەتوانێت ناڕەزایەتی نیشاندات سەبارەت بە پێشێلبوونی مافەکانی و هیچ بەڵگەیەک لەو بوارەوە دەست نەدات. قەراردادە کاتی وسپی ئیمزاکان لە ڕاستیدا یاریکردنن بە ژیانی کرێکاران. ئاوا بارودۆخێکی کاری بێجگە لە کۆیلەتی ناکرێ هیچ ناوێکی دیکەی لێ بندرێ. خەباتی کرێکاران بۆ هەڵەوەشانەوەی بە تەواوەتی ئەم جۆرە قەراردادە کۆیلەتی و ئەسارەتبارە یەکێکە لە مەیدانەکانی خەباتی کرێکاران لەگەڵ خاوەنکاران و دەوڵەتی پشتیوانیان.